وعليكم السلام. سيدي. ئێمە وەکو سریەی بەرگری کیمیایی وەزارەتی پێشمەرگە کە بۆ یەکەم جارە وەزارەتی پێشمەرگە ئەم سریەیە دادەمەزرێنێ خول و ڕایەنانمان پێکراوە 3 مانگە من وەک پێشمەرگەک وەزارەتی پێشمەرگە ما خولێک vekirî sırfê kêmiyayî ye Harîkariya Wezara Dîfa Iraqî و ئەمە استîfadekê zor li ew Siriye dît li ew evê diye tedrîbata dît ew me tedrîbata kirîn û me zor dîtin karekê însaniyetiya hûn diye eskeriye wek kêmiya û li her direkî bît ê dîbît em bu kêmiyayî de paqij dekein û ew ê dîbîn û pêtivî me bît li Wezaret Pêşmerge yekem cara jî ev Siriye tête damezrandin. ئەم سریە لە چەند شوێنێکی کوردستان پێکاتوە هەر لە کەلارەوە بیگرێت تاکۆ گاتە دهۆک و زاخۆ و کەرکک و ڕانیە و ئەو شوێنانە ئێمە مەبەست لەو سریە کە وەزارەت پێشمەرگە لە یەکەم مێژوو لە مێژووی وەزارەت پێشمەرگە ئەم سریە تەشکیلەکرێت بۆ ئەوەیە بەرگری بکەین لە چەکی کۆمەڵکوژی کیمیاوی وەکو هەموو کوردەزانێ ساڵی هەشتاکان ڕژەمی بەعەس کیمیاویدا لە حەلەبچە و کەس نەیتوانی بەرگری لێ بکە بەڵام ئێستا خۆشببختی کوردستان ئامادەیە بۆ هەموو ڕوبەڕبوونەیەکی چەکی کۆمەڵکوژی کیمیاوی. شولما جبنا يعني تعداد خوزاني شولما سميزة يعني أبى كم بابا مدي شوليت كن شولما زي هم داسات شتكين ببرات شتكين إن شاء الله مرة جسني تركترا خرماشة طلحة شبه جماعة تفشية دارا ساطورة يعني أبغى تشتهمي شتكين بالجسكا حستيفكا أبغى تشتهمي شتكين. دوسه از خو حتی مدف داره دروات شد کم دوسته تو گل اللون اول 2 سال من دیگر چه کردی اول شنی از سال مشلی سقا کرد البته حسینه جاره که تو بخوب بسی بس خبری خوشتر لبیدن اما خوشتره مشاره تنگ و مشاره بچی که تنگ و عملیات چون تا خدا شده خوب بکن بس بو کذا خیا بو داره که یعنی داس حد افصولا بوشتر الفور و اغلب کریارما جلی کردی اغلب موسم جشن نوروزه گنجن مثلا فصل وقت گنجش هر وقتی دی طبیعتی گنجاتیایی مثلا هی شلول فرت بید یا هی وسط بید یا هی شهید بید حسب طلبه وی گنجی ئەو جلکی کوردی ڕەمزی مەی کوردایە دەبی مرۆڤ هەمی گاڵ بەرکەت بەس خاستەن نەڤرۆزێ مرۆ جلکی کوردی هەر بەرکەت عنی چێت هەر بەرکەینێ و مە پێخۆشەش نییە جلکی کوردی گەلێکی جوانە دەبی هەمی گاو جحێل هەر هەمی گاو لە بەری کەت جا هەویدارم جحێلە خاص گەنجا جلکی کوردی گەلە بکەنە بەرخۆ چونکی ڕەمزی کوردە.